خورماتوو یەکێکە لەو شارانە کە هاوسنوورە لەگەڵ تیرۆریستانی داعش و سەربا پارێزگای سەلاحەدینە و لە ئێستادا بە هۆی نەبوونی پرۆژەی خزمەتگوزاریەوە کوردستانیانی ئەو شارە نیگەرانن و داواکارن پرۆژەی خزمەتگوزاریان بۆ دروست بکرێت لە شارەکە. ئەم شارە لە لاینی خزمەتگوزاریوە پشتگوێ خراوە لە ئاستی کوردستان و لە ئاستی بەغاشدا. هیوادارم ئاوڕێ لەم شارە بدەنەوە. لە ئێستا داڵێن 200 ملیۆن هاتووە بۆ ئەم شارە بۆ خزمەتگوزاری، تا ئێستاکە هیچ نەکراوە، هەندێک تاسەکان پڕ کراوەتەوە، بەس هیوادارم زیاتر بکرێ. گی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم واللهی باسی خزمەتگوزاری لەکوێوە دەست پێ بکەم. یەکێک لەوانە معلوم جەنابتانە بەنسبەتی شەقامی ئەم شارەوە لەکوێوە بۆ کوێ من گەیمەتە قەناعەتێ، یعنی ئینسان زۆر مەجبور نییە گوناحە سیارە بسێنی بۆ ئەم شارە، یعنی تەدبیرە ئەو سیارە کە سیارێگەسن مەدە یەک مانگێت چەند وەرەقە دابەزێ، ئەمە نەش شارعەکانی و شەقامەکانی تاسەی تایە و خراپە. بە بارودۆخی خزمەتگوزاری لە شاری خورماتوو ئەوەی ڕاستی بێ لە ڕیمان نایە و شەی داواکاری داوا بکەین. چاکە زین ئێمە لە بین دوو حکوومەتداگیرمان خواردووە، ئەمەنە کەم و کورتیمانێ، ئەمەنە کەم و کورتیمان لە سەبارەت لە ڕێگەوبانەوە کەم و کورتیمانێ لە خزمەتگوزاریەوە، تەنانەت بێ بە ناو شەقامە کوردیەکان لە ناو ماڵەکان حەزبا لە خواردمانێتی. بەڕێوەبەری شارەوانی خورماتووش دەڵێ بە هۆی نەبوونی بووچەوە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لە خورماتوو دروست نەکراوە. ئێمە وەکو شارەوانی یەکێ لە ئەرکە سەرەکیەکانمان پاکردنەوەی ناوشار و خزمەتگوزاریە و پرۆژەکانە بۆ هاوڵاتیان لە شاری دووس خورماتوو. ڕاستی کێشەی پاکردنەوەی ناوشارمان زۆرە، ئەویش بەهۆی کەمی ئیمکانیاتی شارەوانیوە کە تەخسیساتی ئەو بڕەپارەی کە بۆ شارەوانی دانراوە لە پارێزگای سەلاحەدینەوە بەڕاستی زۆر کەمە. ئەتوانین بڵێن ڕێژەی 115 لەو پێویستیەی کە پێویستمان پێێتی بۆ پاکردنەوەی ناوشار، بە تایبەتی لە کاتی هاتنی داعش و سەرهەڵدانی قەیرانی دارایی لە وڵات. سەبارەت بە پرۆژەکانیشەوە خۆشبەختانە لەم ڕۆژانەی ڕابردوو ئێمە دەستمان کرد بە ئەنجامدان و ئیشکردن لە پرۆژەی چاکردنی چەند شەقامێکی سەرەکی لە ناو شاری دووس خورماتوو. ئەوش بڕەپارەیەک تەرخان کرا بە هەوڵ و کۆشتی ئیدارەی شار و بەرپرسانی شار. بوونی پرۆژەی خزمەتگوزاری و نوێکردنەوەی جادەکان و دروستکردنی شوێن بۆ گەجان سەرەڕای ئەوەی کوردستانیان سوودی لێ دەبینن دیمەنێکی جوانیش بە شارەکە ئابەخشێت. هەڵمەت حەسەن، گەلی کوردستان، خورماتوو.